الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. زۆر کات کە ململانەی حەضارەتەکان لەگەڵ ئیسلامە ئەبینین، پرسیارمان لا دروسە بێ بۆ لە هەموو سەرسوچێکی جیهانە ئەگەر مسلمانان تەواجودیان هەبێ لەگەڵ سوڵتە و دەسەڵاتە تێک ئەگیرێن. هۆکارە سەرەکیەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام تەنها نوێژ و تاعەت و عیبادەتێکی ناو مزگەوت نییە، بەڵکو مەنزومەیەکی زۆر گەورەیە بۆ ژیانی مرۆڤایەتی. ئاینی پیرۆزی ئیسلام لە جلەبەرکردنێکە و شێوازی خەوتنێکەوە بۆ ئێمەی باس کردووە هەتا چۆن دەسەڵات و حکم بگیرێت و لەسەر زەویە چۆن ئەحکامی خوا و عەدالەتی خوا تەسبیت کرێ و ئیسبات کرێ. فەرمایشتی پیرۆزی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم کە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە حەوت جیل، حەوت جەماعات لەژێر عەرشی سێبەری عەرشی خوایە ئەبن، لە کاتێکە هیچ سێبەرێک نییە لەو ڕۆژە تەنها سێبەری عەرشی خوا نەبێ. یەکەمین دانە لەوانە کە باسەکە ئەفەرمێ ئیمامی عادل، ئەو ئیمامەیەکەوە عەدالەت بەرپا ئەکا لەسەر زەویە. ئیمامی عادل فەزیلەتی زۆر گەورەیە لە شەریعەتی ئیسلامیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەهلی بەهەشت سێ کەس، واتە سێ تاقم و سێ جۆرن. یەکەمین جۆریان سوڵتانێکی مقسیتە، ئیمامێکی عادلە. دووهەمینیان پیاوێکی بە ڕەحمە کە ڕەحمی لەگەڵ خزم و کەسوکاری خۆیە لەگەڵ عامەی موسڵمانانە بەکارهێن. سێهەمین دانە پیاوێکی دەوڵەمەندە کە عەفیف و پاکە و پارەکەی لە پێناوی خوایە ئەبەخشێ. ئەوانەی کە دوعاکانیان گیرا ئەبێ لەسەر زەویە، یەکێک لەوانە بریتێ لە سوڵتانی مقسیت. ئیمامی عادلێکێکە لەو کەسانەی چۆن وەلێکی خوا خەڵک ڕووی تێکا بۆی دوعای بۆ بکە. ئەگەر ئیمامی عادل بێ لەسەر زەویە خەڵک ئەبێ ئاوا مامەڵەی لەگەڵا بکە، دوعاکاری ئەوەندە گیرایە لای خوا. لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەوانەی کە دادگەری لەسەر زەویە بەرپا ئەکەن و بڵاو ئەکەنەوە، لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ لەسەر کۆمەڵی منبەری جوان جوان لە لای خوا دائەنرێن، ئەوەندە بەڕێزن، ئەوەندە گەورەن. بۆیە ئەم ئاینەی ئێمە زۆر گرنگی بەم لایەنە داوە کە لایەنی عەدالەتە لەسەر زەویە چۆن بەرپا کرێ. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی باسی ئیمارەتتان بۆ نەکەم. ئیمارەت سەرەتاکەی کە دەست پێ ئەکا بریتێ لە لۆمەکردن، ئەبیتە جێگەی لۆمەی خەڵک. دووهەم جار خۆت پەشیمان ئەبیتەوە لە کۆتایی ژیان تا خۆزگە ئەمارەتم وەرنەگرتایە. سێهەمین دانە عەذابی قیامەت چاوەڕێتێکە. واتە چەندێک فەزیلەت و گەورەی باس کردووە لە ئەحادیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئاواش باسی لایەنە خراپەکانی کردووە. چونکە ممکنە سەرزەوی بە سوڵتانێک عەدلی تیا دروست ببێ، ممکنە زوڵمی تیا دروست بێ. هەموو ئیمزایەک کە سوڵتان ئەیکات یا ئەبێتە مایەی ڕەحمەتێک بۆ هەموو مرۆڤایەتی، یا ئەو مرۆڤانەی کە لە بەردەستیان، یا ئەبێتە مایەی زوڵمێک لەسەر زەویە و هەتایە بە نێوچەوانیەوە ئەبێ. بۆی ئەو کەسانەی کە ئەچن ناو سوڵتە و دەسەڵاتەوە ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەن، خۆیان بەرهەم ئەم هەموو خەشم و قینە نەخەن. ئەشکرێ کەسانێکی زۆر ساڵح و چاک بن، ببنە مایەی ئەوەی خەڵک التماسی دوعایان لێ بکە، التماسی بەرەکەت و تەبەڕوکیان لێ بکە. زۆرن فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یاسا بۆ ئەو کەسە دائەنن، ئەبێ صفاتی چۆن بێ، ئەخلاقی چۆن بێ، چەند بەرز بێ. ژیان بە تاکەکان ناچێ بەڕێوە.
ژیان بە کۆمەڵگەش ناچێ بەڕێوە ژیان بە دەوڵەت ئەچێ بەڕێوە بۆیە ئیمامی ماوەردی لە کتێبی ئەدەب الدنیا والدین ئەدەبی دنیای خسۆتە پێش دین شو فەرمێ گە دنیامان ڕێک نەبێ دینیشمان ڕێک نابێ ئەوە سوڵتانە خوا جەل جەلالوو بە شمشێر هەندێک جار لەسەر زەویە هەندێک قەوانینی خۆی جێبەجێ ئەکا کە بە قورئان جێبەجێ ناکرێ ئەمڕۆ عالەمی ئیسلامی ئەبینی ململانەیەکی زۆر گەورەی لەگەڵ سەلاطین و ئەوانە تایە هۆکارەکەی چییە نەبوونی عەدالەت بە درێژایی مێژووی ئیسلامی کەی مسلمانان استقراریان کردووە ئەو کاتێ عەدالەت بەرپا بووە مسلمانان لە هەموو زەمەنەکانە ئەگەر دەوڵەت مسلمانیش بوو بێ هەڵەیەکی کردبێ بەرامبەری وەستاونەتەوە توند بوون لەگەڵیا بۆیە ئەبینی ئەم ململانەیە لەناو فکری ئیسلامیە بەردەوام هەیە وجودی هەیە بە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامی ئێمە بەشێکین لەو پرۆسە گەورەیەی کە خوا دایناوە ئێمە بەشێک لە پرۆسەکە جێبەجێ ئەەکەین بەشەکەی تریژ ئەکە ڕۆژێ لە ڕۆژان خوا دەسەڵاتی دا ئەبێ ئەمە لە فکرمانە ابن حجر رحمەتی خوای لێبێ ابن حجری ئەسقەلانی شارحی بخاری ئەفەرمێ ئەم بابەتی ئیمامی عادلە لەوە گەورەتر تەنها باسی سوڵتان کەین فەرمێ هیچ مرۆڤێک نییە لەسەر زەویە هیچ مەسئولیەتێکی نەبێ ئەمە یاسایەکی شەرعی زۆر گەورەیە بەتایبەتی پیاوەکان خوا جەل جەلالوو هەموویانی کردوتە مەسئول هیچ پیاوێک نییە لەسەر زەویە مەسئول نەبێ لەگەڵ خوشکەکەیان مەسئولە لەگەڵ دایک و باوکیان مەسئولە لەگەڵ مناڵیان مەسئولە لەناو لادەیەکە بۆتە ڕیش سپی و ڕیش چەرمووی لادەیەک مەسئولە مەسئولیەت زۆر گەورەیە لە ئینسانە ئەفەرمێ هەر هەمومان ئەکرێ عەدالەت بەرپاکەین ئەکرێ زوڵم بەرپاکەین بۆیە ئەم ئاەت و فەرمایشتانە ممکنە تۆ یەکێک بی لە ماڵەکەی خۆتە عادل بی لە ڕۆژی قیامەتە لە ڕیزی ئیمامانی عادل ئەکرێ لەناو دائیرەکەتە کە سوڵتەیەکی بچووکت هەیە عەدالەت بەرپاکەی لە بەرامبەرە لە ڕۆژی قیامەتە لە ئیمامە عادلەکان ئەژمار بکری ئەو فەضیلەتەی لە شەریعەتە دانراوە بۆ ئیمامی عادل زۆر لە نوێژ و تاعەت و عیبادەتەکان گەورەترە ممکنە تۆ ساڵێکی ڕێک خەریکی شەو نوێژبی بە ئیمزایەکی ئیمامی عادل پێش تۆ بکەوێتەوە لە ڕۆژی قیامەتە ئەوەندە فەضیلەتەکەی گەورەیە بۆیە ئومەتی ئیسلامی ئومەتێکی هوشیارە ئەم ململانێ گەورەی لە عالەمی ئیسلامیە ئێستا هەیە بە درێژایی مێژووی عمری ئێمە واتەوە بوو ململانەکە نابڕێتەوە بەردەوام ئومەتی ئیسلامی لە بەینی بەرزبوونەوە و نزمبوونەوە ئاساییە چونکە ئێمە جەنگی ئێمە تەنها لەسەر فەرد نییە فەردێکی موسڵمانی چاکی جوان لە مزگەوتە دروستکەین کاری خەڵکی موسڵمان گەورەترە لەمە کۆمەڵگایەکی موسڵمان دروست ئەکا دەوڵەتی موسڵمان دروست ئەکا ئایندەی ئومەتی ئیسلامی هەڵەسێنێتەوە یاسا و عەدالەتی خوا لە هەموو جیهانە ئەچەسپێنێ بۆیە ئەم فکرەوە های کردووە ململانەیەکی زۆر گەورە لە جیهانە دروست بێ لەگەڵ ئەوەشا فەضیلەتێکی زۆر گەورە بۆ ئەو کەسانە هەبێکەوە مەسئولیەتێک وەرەگرن چ بچووک لە ئاستی ماڵی خۆیانە چ گەورە لە ئاستی دەسەڵات و حکومە شەریعەت زۆر شتی خستووە سەر ئەو کەسێکەوە ئیمامەت ئەکات فەرموویانە ئەوەیە کە عەدالەتی هەبێ لە بینی هەموو ڕەعیەتەکە وەکو یەک چاو سەیریان کە زۆر ئاگای لە ئەمواڵی موسڵمانان بێت چونکە عادەتی ئەو کەسێک کە سوڵتە وەرەگرێ ماڵ و سەوت و سامان زۆر ئەبێ لە بەردەستیە بزانێت چۆن ئەیگەڕێتەوە بۆ خەڵکە و خەڵکە ئەخاتە خۆشگوزەرانی مەجال نەدا هیچ کەسێ زوڵم لە هیچ کەسێ بکە یاسایەکی وەها توندانێ کەس جورئەت نەکات تەجاوزکە لە حقوقی یەکترە ئینجا ئەفەرمێ یەکێک لە واجبە زۆر گەورەکان ئەوەیە کە سەلاحی هەموو ئومەت ئەکەوێتە دەستی ئەو کەس یا وەکو ئیمامی ماوەردی ئەفەرمێ ئەگەر خوا قەڵایەکی دا بە کەسێک سەلاح و تەربیەی ئەو قەڵایە لە ڕۆژی قیامەتە محاسبە ئەکرێ ئەو کەسە لەسەری ئیتر قەڵاکە قەڵای ماڵتە قەڵای دەوڵەتداریە هەر شتێکێ لە شتەکان لادەیەکی بچووکە بوویتە گەورەی لادێکە یان شارێکی گەورەیە یان وڵات و نیشتیمانێکی گەورە هەموو ئەمانە مەسئولیەتن کۆتا قسم لە خزمەتانە مسؤول لە زمانی عەرەبیە اسمی مەفعولە واتە ئەو کەسەی پرسیاری لێ ئەکرێ لە ورد و درشتی ژیانی پرسیار ئەکرێ لە هەموو لەحزەیەکی کاتەکانی پرسیار ئەکرێ بۆیە ئێمە ئومەتی ئیسلامی ئەبێ هوشیارانە مامەڵەکەین و دوعا بکەین دوعای زۆر گەورە لەعل خوا جەل جەلالوو ئەم سەدەی کێتە پێشەوە سەدەی موسڵمانان بێ نەجاتمان بێ لەم ململانێ بچووکانە ململانێ لەسەر جیهان کەین چۆن بیبین بەڕێوە
نەگمل ملان لەسەر ماڵەکانی خۆمان بکەین چۆن بیان بن بڕێوە. ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئەگەر خوا یەک دوعام لێ وەرگرێ، یەک دوعا سوور بزانم ئەو دوعایم لێ قبول ئەکا تەنها بۆ حاکمی مسلمانی ئەکە، بۆ ئەوە ئەەکەم کە ئومەتی ئیسلامی خوا حاکمێکی بۆ بنێرێ هەڵی سێنێتەوە سەلاحی تیا دروستکە. نابێ ئێمە فکرمان فکری بچووکی ناوچەگەریەک بێ، ئەبێ سێری هەموو ئومەتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لە کوێی جیهانە هەن. ئەبێ هەمیشە بیرمان لای ئەوە بێ کە چۆن جیهان لەم زوڵمەی ئەمڕۆ لەم ڕەئسمالیەتە پیسەی ئەمڕۆ ڕزگارکەین بەرەو جیهانێکی عەدالەت داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار خوایە بەڕەحمەت و بەزەی خۆت عەدالەتی خۆت لەسەر زەویە بەرپا کەرەوە یا رب العالمین. یا ربی خوایە ئەم فەسادەی کافران و بێدینان لەسەر زەویە بڵایان کردو خوایە مەیهێڵە یا رب العالمین. یا ربی خوایە زاڵمانی سەرزەوی سەرشۆڕکە یا رب العالمین. خوایە یەهود و نەسارا مەجوس سەرشۆڕکە یا رب العالمین. یا ربی خوایە ئەوەی نەخشە و پیلانگێڕی ئەکا بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم خوایە پیلانی خۆی لە گردنی خۆیان بەئاڵێنە. یا ربی خوایە سەرشۆڕی دنیا و ئاخرەتیان کە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە، تو گەورەی خۆت دڵمان ئارام کە، خوایە ماڵەکانمان ئارام کە، خوایە وڵات و نیشتیمانمان ئارام کە. یا ربی خوایە شەڕ و ئاشوب لەم وڵاتانەی ئێمە دوور خەرەوە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر مەجالیسەکانمانە ببارێنە، ئەم وتارانەمان لێ قبول کە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. بەخوا پەروەردگارە ئەم عەبدانەی هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، ئەمانە قەت سوجدەیان نەبردووە تەنها لە مەقامی تۆیان نەبێ، یا ئیلاهی ئەمانە ڕکوعیان نەبردووە تەنها بۆ تۆ نەبێ، دەسی زەلیلی دوعایان بەرز نەکردووە ئیلا لە حوزوری تۆیان نەبێ. دا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برز باسم عظم همو دعاء كان وەربگرە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.